ئەمڕۆ 12 پێنج ڕۆژێکی مێژووە بۆ گەلی کوردستان بۆ شاری خانەقین لەبەرەوەی شێرەژنێک شێرە کچیکی خەڵکی خانەقین لەم ڕۆژە لە سێدارە ئەدرێ بە دەستی حزبی بەعسی نگریسەوە لە سێدارە ئەدرێ ئێمەش هەموو ساڵێک ئەم ڕۆژە ئەم یادە پیرۆزە یاد دەکەینەوە بەڵام ئەم ساڵ یادەکەمان زۆر بە گەورە نەکرد لەبەرەوەی پێکەرەکەمان کۆن بووە و پێمان باش بوو بۆ ساڵی هەندێ پێکەرێکی تازە بە کوالیتێکی باش منسەیەکی باش بۆی دانین و ئینشەڵا یادێکی گەورە و باشی بۆ دەکەین. ئەمڕۆ لە یادی 51 ساڵەی لە سێدارەدان و شەهیدکردنی خوشکە لەیلا و هەڤاڵەکانی لە 12 پێنجی 1974 بە دەستی ڕژێمی ستەمکار و دیکتاتۆر حزبی بەعسی خوێنمێژ فاشیست کە هاتە شەهیدکردن ئێمە هاتوین ئەمڕۆ لە خانەقینی سەربەرز یادی شەهیدکردنی لەیلا قاسم و هەڤاڵەکانی بەرز ڕابگرین. ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی لە شاری خانەقینی خۆشەویست لە زەوی لەیلا قاسمە ئێمە یادی 51 ساڵەی ئەم تێکۆشەرە مەزنە بەرسوا بگرین و سڵاو و درود دەنێرین بۆ ڕۆحی بەرزەفڕی ئەم شەهیدە تێکۆشەرە. ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی هەم مەراسیمێک ساز بکەین بۆ یادکردنەوەی ئەم تێکۆشەرە مەزنە کە لە بڕگە جیاوازەکانەوە پێگرت.